هاوکارانمان ئەو کێشەی دەنگیان چارەسەر کردو کە ئێمە هەمان بوو لەگەڵ میوانەکەمان جارێک کە دەگەڕێنەوە لای میوانەکەمان بەڕێز دکتۆر دیندار زێباری ڕێکخەری ڕاستپاردە نێودەوڵەتیەکان ڕاستەوخۆ لە دهۆکەوە لەگەڵماندایە کاک دکتۆر دیندار ببوورە ئەگەر کە لەو کێشە تەکنیکەی کە هەبوو دەگەڕێمەوە سەر پرسیارەکەی خۆم ئێستا سەبارەت بە کۆڕەوەکە ئەوەی ئێستا عێراق دەیکا بە برسیکردن بە نەناردنی موچەی خەڵکی کوردستان سەدام حوسێن بە دەبابە و بە تەیارە دەیکرد ئەمان بە خنکاندنی هێواشی گەلی کوردستان ئەمە هەمان ئەجێندای لە ناوبردننی گەلی کوردستان نییە؟ بەڵێ زۆر سپاس جارێکی تر کاک فەرهاد بڕیاری 688 ئەگە لەوێوە دەست پێ بکەین بڕیارێکی گرنگە بەنسبەت هەرێمی کوردستان بە تەحدید ئەم بڕیارە بۆ بە ئەگەری دروستبوونی ئەم هەرێمەی کە ئێستا تێداینە باشە و ئەم هەرێمە دەستکەوتەکە کە ڕاستە پشگیرێکی نێودەوڵەتی تەواو و عەتفێکی دەولی هەبوو بەڵام تا ساڵی 91 بڕیاری 688 شەرعیەتێکی یاسایی نێودەوڵەتی ئەتوانم بڵێم یاسایی نێودەوڵەتی لە ئەنجومەنی یاساییشی نێودەوڵەتی بە هەرێمی کوردستانیدا چونکە ئەم بڕیارە لە دوسێ تەوەری ئەم بڕیارە زۆر گرنگە کە لەسەری ڕاستیم یەکەمیان ئەوەیە پاراستنی خەڵکی کوردستانە لە ڕژێمی دیکتاتۆری بەعس ئەو کات بەڵام لە ڕژێمە دیکتاتۆریەکان کۆ هەر سیاسەتێکی تونڕە و بەرابەر خەڵکی کوردستان ئەمە یەکەم جارە لە ئەتوانم لە سەر ئاستی جیهان و نێودەوڵەتی ئەنجومەنی یاساییشی نێودەوڵەتی پاش عەسبەت الئومەم باسی کورد بکات و باسی ئەوە بکات کە ئەم ملەتە کەوتیتە بنفشار و ئیستیحاد و تێبردن لەلایەن ئەم وڵاتانە کە لە ناوی دەژین بە تەحدید عێراق ئەمە یەکەم دووەم ئەوەیە کە بەواسطەیان و بەڕێگای ئەم بڕیارە کۆریدۆرێکی نێودەوڵەتی ئینسانی دروست بوو مرۆیی دروست بوو بە هەرێمی کوردستان هەرەوە بۆ وڵاتانی بریتانیا فەرەنسا و ئەمریکا ئەم 688 وەکو بڕیار کردیان بە ئەو پێگەیە کە لەسەری بڕیاری نوفلای زۆن بڕیاری ئەتوانم بڵێم دژەفرین ئاسمانی و زەمینی بە هەرێمی کوردستان دەرکرا بە ئەوەی بتوانێت هەر بە ڕێگای ئەم بڕیارە داوا لە عێراق کرا و کات کە ڕێگا خۆشکت و ڕێگر نەبیت لە گەیاندنی هاوکاری مرۆیی بۆ هەرێمی کوردستان مەبەستم چییە لەو تەحلیلە و شیکردنەوە مەبەستم ئەوەیە کە ئەم هەرێمە دەرەنجامی خوێنی شەهیدان پێشمەرگە و پاڵپشتی هێزەکانی پێشمەرگە بوو لە شۆڕەش لە ڕاپەرین لە ساڵی 91 بەڵام پشگیری نێودەوڵەتی و پشگیریەکەش یاسایی بوو نێودەوڵەتی بوو و لە گەورەترین ئۆرگانی دنیا کە ئەمن و سەقامگیری دەولی پێبەستراوە و ئاسایش و سەقامگیری خەڵکی کوردستانی بەست ئەم بڕیارەی 688 بە ئاسایش و سەقامگیری ناوچەکە بە گشتی و بە جیهانی وەکوڵێن ڕەبتی کرد بەسترا ئەمە زۆر گرنگە باوەی ئێمە ئێستا باسی ئێستا وەزعی کوردستان بێت و ئەو دەرەنجامانەی کە پاش دەستوری عێراق هاتنەدێ بە نسبەت هەرێم باشە کاک دکتۆر دیندار ئێوە ئامادەتەن بە خاڵێکی یەکجار گرنگ کرد و با بڕیاری 688 بۆ خۆ دەزانی بڕیارێکی نێودەوڵەتی بوو وای کرد کورد بپارێزرێ بەڵام پرسیار ئەمەیە ئایا تا ئێستاش هێزە نێودەوڵەتیەکان هەمان ئەجێندایان هەیە لە پارێزگاریکردنی گەلی کوردستان بۆ خۆ دەزانی گەلی کوردستان لە هەموو لایەکەوە چاوی لەسەرە و دەیانەیە لە ناوی بەرن ئایا هەممان پێودانگ ماوە؟ بەڵێ ئێمە لە پاش ئەم بڕیارە و پاشەوەی کە 1992 هەلبژاردن لە کوردستان ئەنجامدرا جەنابی سەرۆک بارزانی وەک سەرکردەی ڕەسەنی هەرێمی کوردستان و یەکەم حزبی دەسەڵات لە 92ەوە تا ئێستا داوای هەلبژاردن کرا بۆ ئەوەی شەرعیەتێکی نێوخۆیی هەرێمیش دروست کات ئەم شەرعیەتەوە بوو کە یەکەم کابینەی هەرێمی کوردستان لە 1992 دروست بوو و ئێستا ئێمە لە کابینەی نوەمین لە پاش شەڕی ڕزگارکردنی عێراقیش دەستوری عێراق کە چەسپا تا ئێستا بەدەیان بڕیاری ئەنجومەنی ئاسایشە بۆ تازەکردنەوە نوێکردنەوەی نێردەی نەتەوەی گرتوەکان لە عێراق کە لە هەر هەمووان
باسی شرعیتی حکومتی کردستان دکات، باسی یکلاکردنەوەی کێشەکان دکات، باسی هەولێر و بەغدا دکات، تا پێش 6 مانگ پێش ئێستاش بڕیاری تازەکردنەوەی مانەوەی یونامی لە عێراق. مەبەستم ئەوەیە کە تەواجودی نێودەوڵەتیش کە بەسراوە بەو بریارانە زیاتر لە 43 قونسڵگەری یان قونسڵخانەکان لە هەرێمی کوردستان هەن بە سەدان ڕێکخراوی نێودەوڵەتی و گەورەترین بارگای UN لە عێراق لە 2005 تا ئێستا لە هەرێمدا هەیە، جگە لەوەی کە شەڕی داعش و تێشکاندنی ئەو درۆندەترین ڕەهابوویان کۆتێڕویستانی داعش، ئەمانە هەموو ئەگەر سیر بکرێت غرفەی عملیات ئۆپراسیۆنی مشتەرەکی تەحالفی دەولی لەگەڵ هێزی پێشمەرگە دانپێدان بە هێزی پێشمەرگە و ئەو ئستوڕە گەورەی کە پێشمەرگە لە پێش 4-5 ساڵ تۆماری کرد لە ئازادی عێراق و ناوچەنەی کە داعشی تێدا بوو، ئەمە پرۆسەیەکی بەردەوامی سیاسی ئەمنی و هەروەها پرۆسەیەکی بەردەوامەش کە ئێستا هەرێمی کوردستان وەکو حکومڕانی وەکو لایەنی حکومڕانی و حکمی باش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە عێراقدا ئێستا ئەتوانم بڵێم بە سەدان ڕاستپاردەی نێودەوڵەتی جێبەجێ کردووە و لە پێشەوەیە لە 2 ملیۆن ئاوارە پەنابەرەوەش دەست پێ بکات تا دەگاتە ژیانی بەدەیان و سەدان هەزار پێکهاتەی ئاینی و ئەرثنی لەم ناوچایە. زۆر باشە کەواتە کاک دیندار، من لە شەرحەکەی ئێوە لەوە تێگەیشتم، یعنی کۆمەڵگەی نێودەوڵەتی لەو ڕاستیە تێگەیشتون کە تەنها هەرێمی کوردستان دۆستی ڕاستەقینەی کۆمەڵگەی نێودەوڵەتی دموکراسیەوە، هەرێمی کوردستانیش هەرێمێکی دموکرات و شۆنی پێکەوەژیانە نەکرد لە عێراق لە هەموو ناوچەکە. بۆیە ئەوانش لەو ڕاستیە گەیشتون کە دەبێ هەرێمی کوردستان و خەڵکەکەی بپارێزرێ. لە دوایین سەردانی جەنابی سەرۆکی حکوومەت ڕێزدار مەسرور بارزانی بۆ واشنگتن و ئەو کۆنفرانسە ئەعلامیە کە هەبووە لە میانی کۆبوونەوەکەی جەنابیان لەگەڵ وەزیری دەرەوەی ئەمریکا زۆر واضح بوو کە لە خودی پەیبەکانی وەزیری دەرەوەی ئەمریکا واضح بوو کە ئەمە سیاسەتێکی واضحی ئەمریکا و خۆشم بە حکمی ئەوەی کە لەگەڵ ئەمریکەکان لە بابەتی ئەو راپۆرتە نێودەوڵەتیانە بە تایبەتی ستێت دیپارتمنت کە هەیەی لەسەر عێراق و هەرێمی کوردستان بەردەوام لە گفتوگو داینە وەکو کاری ڕۆژانەمان. وەزیری دەرەوەی ئەمریکا باس لە ئەهەمیەت و گرنگی پێگەی هەرێم و بەردەوامی هەرێم و تەحالفی استراتیجی هەرێم لەگەڵ دموکراسیەت و حکومڕانی لە هەرێمدا کە باوەی بەسترا بەوەی کە گرنگە ئەم حکومڕانیە باشە بەردەوام بێت و گرنگە دموکراسی بەردەوام بێت و گرنگە مافەگشتیەکان هەرێم چۆن دەستی پێکردووە بەردەوام بێت. ئەمانە هەموو ئەتوانم بڵێم کە ئێمە یەکەم هەرێمی لە چارچێوەی دنیادا وەکو فدرال ئەم پێشوازیە و ئەم سەردەریە و ئەم تەعاملە هەم لەسەر ئاستی ئۆرگانە نێودەوڵەتیەکانیش و هەم لەسەر ئاستی دیبلۆماسیەتی ڕۆژانە لەگەڵ هەولێر ئەمە دەستکەوتێکی شەوەک و ڕۆژێک نییە، ئەمە خەباتێکی درێژخایەنە و ئێستا زۆربەی تەقیمی دەولی لەسەر عێراق کامل نییە، تەواوکەر نییە ئەگەر تەقیمی هەرێمی کوردستانی تێیدا نەبێت، چونکە دەسەڵاتەکان جیاوازن، حکومڕانی جیاوازە و بەڕێوەبردننی هەرێمیش لە چارچەوەی بنەما نێودەوڵەتیەکان جیاوازە. زۆر باشە، زۆر بەڕێز دکتۆر دیندار زێباری ڕێکخەری ڕاستپاردە نێودەوڵەتیەکان ڕاستەخۆ لە دووەکەوە لەگەڵمان بووی. گەلێک سوپاس بۆ تۆ، شەوتان باش.